باز لەم پرسە سەبارەت بە ڕووداوەکانی 11 سپتەمبەر 22 ساڵ پێش ئێستا تۆمەتبارانی گرتوخانەی گوانتانامۆ دادگاییەکرێن بۆ مەبەستە گفتوگۆکەین لەگەڵ جۆڕیان نووسەری کتێبی ئەشکەنجە و کەیسی 11 سپتەمبەر لە گوانتانامۆ ناوبراو ڕەخنەی توندی لەسەر دادگاییکردنەکە هەیە. بەڕێز جۆن سڵاتان لێبێ و کاتتان باش. نزیکی 22 ساڵ تێپەڕێ بەسەر ڕووداوەکانی 11 سپتەمبەر ئێستاش دادگاییکردن هەیە. ڕەخنەیەوە لە چییە؟ لە پرۆسەکەیە لە چ شتێکی دادگاییکردنەکەیە؟ ڕەنگ لە ڕەخنە پێم وابێ ماوەیەکی زۆری پێچوو و خەڵکێکی زۆر لەوەیە و ئەم ئیدارانەی کە هاتوون و ئەو کەسانەی کە لێرەن نەیانتوانی وەکو پێویست دادگایی بکرێن و بە دڵنیاییەوە لەو کاتەوە تا ئێستا ئەمە سیستەمێکی نوێی دادگاییکردنە و زۆر بەڵگەش کۆکراونەتەوە. و بڵاوبوونەوەی نەخۆشی و هەندێک بەتا ئەم پرۆسەی ئەوەندەی دیکە دواخستووە و ئەمە چاوی میدیاشی لەسرە بۆیە زۆر هۆکار هەن بۆی کە ئەم پرۆسەیە بۆچی هێواش بووەتەوە. بەڵێ هۆکارەکانی دیکە چین؟ ینی بۆ بە 22 ساڵ هێشتان دۆسی یەکلا نەبووتەوە. ئەگەر بەڵگە لە بەردەستن چێ لە پشتەوەیە هۆکارەکانی چین؟ کێشەی سەرەکی لەوانەیە لێرە لە گوانتانامۆ پرسەکە لە دەست CIAیە و بەڵێ بەڕێز جۆڕیان نووسەری کتێبی ئەشکەنجە و کەسی 11 سپتەمبەر لە گوانتانامۆ لەگەڵماندا بوو. سوپاس.